بەیانیتان باش سڵاوتان لەبێت هیوادارم لە هەر شوێنێکن بە کوردی قسە دەکەن و کوردی زمانن لە هەر سوچێکی ئەم دنیایان بە زمانی کوردی کە پێتان ئەڵێن بەیانیتان باش هەر بەڕاستی بەیانیتان باش بێت و لە ئەڵلقەیەکی دیکەی بەرنامەی بەیانی 24 ئەم بەیانێ لەگەڵتانم. ئەمڕۆژ وەکو ڕۆژەکانی دیکە هەوڵێومانداوە کۆمەڵێک بڕگە و بابەتان بۆ بخەینە ڕوو باسی لێ بکەین کە بۆ ئێوە گرنگە. سمینارێک لە سلێمانی بە ناونیشانی توانەکانی گەنج لە بازاڕی کاردا لە سلێمانی بەڕێوە چووە. بەشێک لە گەنجانیش دەڵێن پێویستە گەنجان بە دوای بەهرەکانیانە بگەڕێن و پش و درێژ بن لە دۆزینەوەی هەلیکار. هەموو ئافرەتێک پێویستە گرنگی بخۆی بات و پشت بەخۆی بەستێ لەبەر ئەوەی یەکەم شت کە تۆ بتوانیت سەرکەوتوو بیت لە ژیاندا پێویستە پشت بەخۆی بەست. خواردنی نانی بەیانی لەلایەن پیاوانەوە لە دەرەوەی ماڵ خەریکە ئەبێتە کولتور. ئێستا بەشێک لە خێزانەکانیش بەیەکەوە لە دەرەوەی ماڵ نانی بەیانی دەخۆن. لەگەڵ کۆمەڵناسێک باسی هۆکارەکانی نانخواردن لە دەرەوەی ماڵەکە. خەڵک ئێستا بۆ بەیانیانێتە دەرەوەیانی پێشترۆک و سیرمانە کرد هەرتە نیۆڕان ئێواران بوو کە عایلەکە ئۆبوونەوە و ئەچون لە شوێنێکدا ئەنیشتن. و پاراستنی ژینگە دروشمی هەشتەمین فیلمە فستیڤاڵی نێودوڵەتی دهۆکە لە فستیڤالەکە چەندین هونەرمەندی سینەماکاری ناوخۆیی و بیانی بەشداریان کردووە. 94 فیلمی کوردی و بیانی نمایشکراوە. مەژی فەردیت کو ئەف ساڵە مژارەمەوە بیستەڤالێ ببیتە ژینگە ئەمژ بینە بەشێک شوێ ژینگە هەیە و ئەڤروکە دنیا هەمیل سەر ڕاستیایە کۆدێ چاوی ژینگە هەیە پارێزین و دێ ڕاگیرین. دەیوایە ئیتر بەیانیە و کاتی نانی بەیانیە و بێگومانەوەی کەسە بە دیار بەرنامەی بەیانی 24 دانیشتون برسیتانەوە هەندێکیشتان هەیە کە ئێستا نانی بەیانی خۆن. بەڵام پێش ئەوە سەرەتا بە باسیەم بابەتە بکەم جا دواتر باسی نانی بەیانی یەکەم بشکم تاو کاتە هەمووان هەستا بن بزانین هۆکارەکان چییە یانەوانی کە ئێستا لە چایخانەکانن ئەو شوێنانی کە نانی بەیانی ئەخورێت لێەوە بمان بینن. باش سەرەتا بە دۆزینەوەی هەلیکار لەلایەن گەنجانەوە دەست پێ بکەم بە مەبەستی برەودان بە توانەکانی گەنجان و دۆزینەوەی ئامانجەکانیان بەتایبەت لە بازاڕی کاردا سمینارێک لە سلێمانی بە ناونیشانی توانەکانی گەنج لە بازاڕی کاردا بەڕێوەچوو. بەشێک لە گەنجان هەم بە پێویستی ێزانن هەم بە گرنگی شێزانن کە گەنجان بە دوای بەهرەکانی خۆیانە بگەڕێن و پش و درێژیش بن لە دۆزینەوەی هەلیکار. گەنجان خاوەن توانایەکی زۆرن. ئەو توانە زۆرەی گەنجانیش کۆمەڵگا دەتوانێت سوودی لێ ببینێت. لە پاڵەوەشدا گەنج دەتوانێت بۆ دەستکەوتنی هەلیکار سوود لە تواناکانی خۆی وەربگرێت و سەرەتا دەبێت ئامانجەکانی لە ژیاندا دیاری بکات. هەر بۆیە بە دیوێکی دیکەشدا پێویستە گەنجان بۆ دەستکەوتنی هەلیکار پشودرێژ بن. ئافرەتانی کۆمەڵگا بەشێکی زۆریان ئامانجیان ئەوەیە ببنە خاوەنکاری خۆیان. بۆ ئەمەش پێویستە کە بەشداری لە خولە جیاجیاکان بکەن بۆ بەرچاوڕوونی زیاتریان. بەتەکید هەموو ئافرەتێک پێویستە گرنگی بخۆی بات و پشت بەخۆی بەستێ لەبەر ئەوەی یەکەم شت کە تۆ بتوانیت سەرکەوتوو بیت لە ژیاندا پێویستە پشت بەخۆی بەستیت. بۆیە کەسێکیش کە سەرکەوتوو بێت لە ژیاندا کاتە پێویستەکە پشت بەخۆی بەستێ ئیتر لە ڕووی هەجوارێکەوە بێ و ژێوی ژیانیش یەکێکە لەو بابەتانەی کە هەموو کەسێک پێویستەکە پشت بەخۆی بەستێت. و گرنگە ئافرەت لە هەوڵی ڕۆشنبیرکردنی خۆیان بێ لایانی هزری و هۆشیاری خۆی بەرز کاتەوە و دواتر بەشداری بکە لە خولە ئافرەتانیەکان کە بۆ منە ئەو خولانی کە زیاتر ئافرەت بەشداری تیاکات. ئەمەش بۆ ئەمە بڵێن زەمینەیەکی باشە بۆ ئەوەی کە ئافرەت زیاتر هەنگاو بنێت بۆ ئیشی باشتر و بەشداری کۆڕ و کۆمەڵە ڕۆشنبیرەکان بکە وەکو کتێب خوێندنەوەکان هەروەها پێشکەشکردنی خوێندنەوەی کتێب. چەند هۆکارێک هەیە وا دەکات کە گەنج حەزی بۆ کاری تایبەت هەبێت و کەمتر پشت بە دامەزراندن لە کەرتی حکومی ببەستێت. ئەمەش پێویستی بەکاری مامۆستایانی زانکۆیە بۆ فێرکردنی گەنجان بۆ حەزی کار و پیشە. ئێمە بەداخەوە لە وەکو ڕۆڵ
لە ئەمانی کە هاوتەمەنمانن ئەوانەی کە مامۆستامان بوون لەوە پێش ناڵین مامۆسای جیلی ئەمەوە ئینەما مامۆسای ئەم جیلی تازە کە هات ئەم گەنجەی کە ئیستا حالیەن لە سەر شەقامە کاری خۆیان وەکو پێویست نەکردووە لەسەر فێرکردنی ئەو گەنجانە و دروستکردنی حەزی پیشە لە ناخیانە یەکێ لەو کارە هەرە سەرەکیە خراپانە ئەوەیە کە زانکۆیەکی زۆرمان دروست کرد لە هەرێمی کوردستانە فقط فکرمان کردوێتەوە بۆ ئەوەی گەنج وەرگین لە زانکۆ بیکەین بە خاوەن بڕوانامە نەمان کرد بە خاوەن پیشە ئەمڕۆ لە جیهانی پێشکەوتووە بڕوانامە سەرەکی نییە و ئینەما ئەوەی کە سەرەکیە چۆن ببێ چۆن فێری پیشەیەکی بکەین گەنجان دڵخۆشن بۆ بڕیاری کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کە پێویستە لە هەر ناوچەیەک پرۆژەیەکی وەبەرهێنان لە هەر بوارێکی جیاوازدا بکرێت پێویستە لە سەدا 75 هێزی کاری ئەو پرۆژەیە لە گەنجانی ئەو ناوچەیە بێت کە پرۆژەکەی تێدایە ئەمەش ڕەنگدانەوەی دەبێت لەسەر ڕەخساندنی هەلیکاری زیاتر بۆ لاوان. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی. بەڵێ هەر وەک چۆن فستیڤاڵی فیلم لە دهۆک دروشمەکەی بۆ ژینگەیە جا پاراستنی ژینگە زۆر گرنگە و هەموو جیهان ئێستا گرنگی بۆ بابەتادات و جەختی خسۆتە سەر ئەوە هەر بۆیە ڕۆژی ژینگەی چەمچەماڵیش دیاری کرا وەک یەکەمین شارۆچکە لەسەر ئاستی هەرێمی کوردستان ئەو ڕۆژە دیاری کراوەوە پاراستنی ژینگە و سەوزکردنی کوردستانیش یەکێکە لە کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و کارێکی گرنگی کابینەی نوێم بۆ چەمچەماڵ و ژینگەکەی گازە سروشتەکەی کە ڕێگە نەدرا ژینگە پیس بکات توانرا سوودی بۆ بەرهەمێنانی کارەبا بێت. یەکەم شارۆچکەی کوردستانە ڕۆژی ژینگەی تایبەت بە خۆی دیاری کرد لە چەمچەماڵ 15 نۆڤەمبەری هەموو ساڵێک وەک ڕۆژی ژینگەی شارۆچکەکە دیاری کراوە. بە ئامادەبوونی سەرۆکی دەستەی پاراستن و چاکردنی ژینگەی هەرێمی کوردستان هەڵمەتێکی نەمامچاندن بەو بۆنەیەوە بەڕێوەچوو. سەوزکردن و پاراستنی ژینگەی کوردستان یەکێکە لە کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان. کارێکی گرنگی کابینەی نوێمیش بۆ چەمچەماڵ و ژینگەکەی گازە سروشتەکەیەتی کە ڕێگە نەدرا ژینگە پیس بکات توانرا سوودی بۆ بەرهەمهێنانی کارەبا لێ وەربگیرێت. بێگومان لەو شتانەی کە زۆر گرنگە کابینەی نۆ ئەنجامی داوە سەرۆک وەزیران بە خودی خۆی کاری لەسەر کردووە ئەوش ئەوەیە کە لە ڕاستیدا ئێمە بۆ نمونە با بڵێم چەڵگەی بەرهەمێنانی غاز نەوت لێرە لە کۆرمۆر یعنی ئەوەی کە بۆی کراوە شتێکی زۆر ژینگە پارێزانەیە ئەوەی کە ئێمە چەند ساڵە پێی دەڵێن غازی IPG واتە عەرەب پێ دەڵێ ئەلغاز المصاحب ئێمە بە کوردی پێڵێن غازی هاوڵ ئەم غازە کە دەسووتێ بە خۆڕایی ژینگەش پیس دەکات و لە هەمان کاتە زیانێکی ئابووریە لەم کابینەیەدا بڕیار درا کە ئێستاکە بە شێوازێک کار دەکا ئەو شوێنە ئەو غازە بۆ دوو شوێن بەکاری هێنرێ بەشێکی بۆ بەرهەمێنانی کارەبا بەشەکەی دیکەشی کۆگا دەکرێتەوە خەزن دەکرێتەوە ئەمە هەنگاوێکی تەکنۆلۆژیای نوێیە کە ئێمە ژینگە پارێزین. ژینگە هەمیشە پێویستی بە نیوەبوونەوە هەیە پێویستە بەردەوام هەڵمەتی سەوزکردن و پاراستنی ژینگە ئەنجام بدرێت. قایمقامەتی چەمچەماڵ بە هاوکاری ڕێکخراوەکانی ژینگە توانی ویانە ڕێگا لە دیاردەی ڕاوکردن بگرن هەڵمەتی هۆشیاری ژینگەیش بڵاو بکەنەوە. وانەی پەروەردەی لە هەموو قوتابخانە خوێندنگاکان دەگوترێتەوە بۆ ئەوەی ڕۆڵی ژینگە ببارێزی ژینگە بەتەنها هەر نەمام ناشتن نییە ئێمە لە ڕێگەی پۆلیسی دارستان و ژینگەوە هەوڵمانداوە هەموو ئەو کەسانی کە سەرپێچی دەکەن بۆ سەر ژینگە باڵندە و ئاژەڵە چێویەکان لە ناو دەبن ئێمە ئیجراتیان لەگەڵکەین. خۆشبەختانە دەکارێکی فکری هەمە چەشن و هەمەلایەنە هەیە لە چەمچەماڵ کە بتوانین سیما جوانەکانی پێشکەین. ڕێژەی سەوزایی لە چەمچەماڵ ئێستا لە 80 لە یەک هەڵمەتی سەوزکردن
دوای دیاریکردنی ڕۆژی ژینگەیی شارۆچکەکە 2500 نەمام چێندرا. بەهۆی وشکی ناوچەکەش هەوڵ دەدرێت ئەو دارانە بچێنرێت کە کەمترین ئاویان پێویستە و وشکی ناوچەکە کاریگەری لەسەر نەبێت. ئارام بەختیار کوردستان 24 چەمچەماڵ. یەکەم بەفریام ساڵ لە وەرزی پاییزدا بەشێک لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی سپی پۆش کردووە. لە هەورامان بە تایبەت بەرزایەکانی تەتە زیاتر لە 20 سانتیمەترێک بەفرباریوە. هەروەها لە دوو ڕۆژی ڕابردووش بەهۆی بەفربارینی زۆر هەنێک لە شەقامەکانی کە سەرەکین لە ناوچە کوێستانیەکانی وەکو ورمێ و سنە تووشی کێشە بوونە و تەنانەت ڕێگەی چەندین گوندیش لەسەر ئەو سنوورانە گیراوە. یەکەم بەفربارینی ئەمساڵ هەورامانی لە دیوی ڕۆژهەڵاتی کوردستان سپی پۆش کردووە. بەڕێوەبەرایەتی کەشناسی پارێزگای سنەت دەڵێ نزیکەی 10 سانتیمەتر بەفر لە ڕێگای نێوان پاوە و سەر و ئاواباریوە و لە بەرزایەکانی تەتەی هەورامانیش بەفرێکی زۆر زیاتر لە کێوەکان کەوتووە. هاوڵاتیانیش ڕوویان لەو شوێنانە کردووە. بەفرێخا من مێدۆرە ماداوە و لێ شاریەنەواران وارێزانەمە کە تفاانەوەر وارە و ئەمە بەربازی تۆپەڵە بازی لەزت بەرمشی وەربێ فرەوەش حاڵێن مێ. ئەگەرچی 2 ساڵە بەهۆی کەمی بارانبارین کێشەی کەم ئاوی لەو ناوچانە سەری هەڵداوە و ژمارەیە کانی وشک بوونە، بەڵام بەراورد بە ساڵی ڕابردوو ئەم ساڵ زووتر لە هەورامان و هەندێک ناوچەی پارێزگاکانی سنە و ورمێ بەفرباریوە. ئەوەش هاوڵاتیانی دڵخۆش کردووە و ناوچە گەشتیارەکانیشی بوژاندۆتەوە. منتیقەکەمان منتیقە و گەشتیارین منتیقە هەورامانی و دەگا و دەرەوەکی کولەن ئەچەوە مەسەڵەن گەشتیاری چێگەوە ملا وەشحاڵینی بەوەرەوەکی ئامێنی مەسەڵەن تەماشە وەرەوەکی و ئامێنی مەسەڵەن چەند ماپەنە کەوتێنی پێگەرم مەیا ملا و ئامشەڕۆچە هەن و لە یەکەم بەفربارین لە وەرزی پاییزدا ڕێگەی دەیان گوندی سەرسنوورگیران و هاتو چۆی ئۆتۆمۆبیلیش لە هەندێک جادەی سەرەکی وەکو جادەی نێوان پاوە و سەرواوە کێشەیان تێکەوت. لەگەڵەوەی کە کەمی سوتەمەنیش کێشەیەکی دیکەی هاوڵاتیانی ناوچە کوێستانیەکانە، بەڵام خەڵکەکە بە بارینی بەفر دڵخۆشن. وا سەبارەت بە ڤاکسینکردنیش کەمە باس لەوە بکەین کە پلانی وەزارەتی تەندروستی چییە؟ پلانی وەزارەت ئەوەیەکە تاوەکو کۆتایی ئەم ساڵ لە 120 ڕێژەی دانیشتواری هەرێمی کوردستان ڤاکسین وەربگرن، چونکە کەشوەوە کە بەرەو ساردبوونەچێت لەوەچێت پەتای وەرزیش تێکەڵ ببێت لەگەڵ ڤایرۆسی کۆرۆنا بۆی کە شەپۆلێکی بەهێز ڕوومان تێنەکات. بۆ ئەمەش چەند بڕیار و ڕێکارێکی گرتۆتە بەر وەزارەتەکەمان کە بەر بۆ ئەو هاوڵاتیانەی کە ڤاکسین وەربگرن و بتوانێت کۆنتترۆڵی ڕێژەی توشبوون بکرێت لە هەرێمی کوردستان بە ڕێوبەری کارگێڕی یەکێک لە سەرەکانی پێدانی ڤاکسین لە هەولێر ئەڵێت ڕێژەکە هێشتا وەک جاران نییە، بەڵام خەریکە خەڵک وردە هوشیارە بێتەوە کە تاک چەندە پێویستی بەوەیە کە چارەسەر وەربگرێت. چارەسەرەکەش چۆنە؟ تەنها ڤاکسینە بۆی کە بتوانانی خۆتی پێ بپارێزی لە کۆرۆنا. هێشتا وەرگرتنی ڤاکسین لە سنتەرەکانی وەرگرتنی ڤاکسین وەکو پێویست نییە. لە کاتێکدا وەزارەتی تەندروستی دڵنیایی دەدات تاکە چارەسەر بۆ کۆنتترۆلکردنی ژمارەی توشبووان وەرگرتنی ڤاکسینە. لەم سنتەرە ڕۆژانە 200 کەس ڤاکسین وەردەگرن، بەڵام ڕێژەکە بەردەوام بەرز دەبێتەوە. بەڕێوبەری کارگەڕی سنتەرەکەش دەڵێت لە دوای بڕیارەکانی لیژنەی باڵای کۆرۆنا ڕێژەی هاوڵاتیان بۆ وەرگرتنی ڤاکسین زیاتر بووە، بەڵام هاوڵاتێکی زۆریش هەیە کە تا ئێستا وەریان نەگرتووە. هەموو هاوڵاتێک وەری دەگرێت، بە تایبەت ئەوانەی سەفەر دەکەن یان ئەوانەی نەخۆشن. ناوی ئەنووسێت تۆماریەکە لە سیستەمی ئەوەی ڤاکسین زۆر ئاسایە. ئیمڕۆ تۆماریەکە بەیانی نامەی بۆ تێتەوە وەری دەگری ڤاکسینە. ڕێژەی وەرگرتنی ڤاکسین زۆر باشترە بووە، بەرەو باشتریش دەچێت ئینشاڵە. وەرگرتنی ڤاکسین لە دوایەوەی کراوەتە ناچاری ڕێژەکەی لە بەرزبوونەوەدایە و لە سنووری پارێزگای هەولێر زیاتر لە 50 سنتەری تایبەت بە پێدانی ڤاکسین کراون. وتەبێژی بەڕێوەبەرایەتی تەندروستی هەولێر ئاشکرای دەکات تا ئێستا 250,000 کەس ڤاکسینیان وەرگرتووە.
بەشێکی زۆریش ناوی خۆیان تۆمار کردووە بۆ ئەوەی ڤاکسین وەربگرن. بۆ لە ئێستادا بینیمان دوای ماوەیەک لە پێدانی ڤاکسین داخوازی لەسەر ڤاکسین کەم ببووە، بۆیە ئێمە هەڵمەتەکانی هۆشیاریمان دووپات کردەوە، دەستمان کردەوە بە هەڵمەتە هۆشیاریەکان پێکێنانی تیمێکی گەڕۆک کە لە هەموو شوێنە گشتیەکان و پەبلیک سایتس ینی لە شوێنە گشتیەکان ڤاکسین بە هاوڵاتیان دەن کە تیمی پزیشک و کارمەندی تەندروستی و کارمەندی ئایتی تێدایە بۆ ئەوی لە ناو سیستەمیش هەمان شێوە داتاکان تۆمار بکرێت. بۆیە ئێمە لە ئێستا دوای ڕێکارەکانی گرتمانە بەر لە ڕێی بڕیارەکانی ژووری ئۆپەراسیۆن واروە ئەو ڕێکارە هۆشیاریانەی کە ڕامانگەیان ئێستا دەبینین بەدەمەوهاتنی ڤاکسین زیاتر بۆ هاوڵاتیان زیاتر ڕوو لە بنکەکان دەکەین. نزیکەی لە 120 خەڵکی پارێزگای هەولێر یەک ژەمی ڤاکسینیان وەرگرتووە و لە 115 هەردوو ژەمەکەیان وەرگرتووە. لە ماوەی 2 مانگی ڕابردووشدا ڕێژەی وەرگرتنی ڤاکسین کەمی کردووە. ئێستا هەر کەسێک ناوی تۆمار بکە ڕاستەوخۆ ڕۆژی دواتر دەتوانێت بچێت ڤاکسین وەربگرێت. ئەمە جگەلەوەی 12 تیمی گەڕۆک دروست کراوە بۆ ئەوەی لە ناو شار و گوند و شارۆچکەکانیش ئەوانەی ناتوانن بگەنە سەنتەرەکان ڤاکسین وەربگرن. ڕێناس عالی کوردستان 24 هەولێر. جگەلەوەی کە هاوکارم ڕێناس باسی ئەو پلانەی کرد کە وەزارەتی تەندروستی دایناوە، جگەلەوە تەندروستی سۆرانیش تیمێکی گەڕۆک بۆ پێدانی ڤاکسین بە فەرمانگەکانی میری پێکەهێنێت کە ئامانجیش لێی خێراکردنی پرۆسەی پێدانی ڤاکسینەکە بە هاوڵاتیان. بە گوێرەی ئاماری تەندروستی سۆران لە کوی نزیکەی 350,000 کەس لە دانیشتوانی ئەو سنوورە کە ئیدارەی سەربەخۆی سۆران تاوەکو ئێستا 55,000 کەسیان لە سنوورە ڤاکسین کردەوە، ڤاکسینی کۆڕۆنایان وەرگرتووە کە لە سەدا بە ڕێژەیەکەی با بڵێم ڕێژەکەی لە سەدا کاتە تەنها 115.8 دانیشتوانی ئەو سنوورە ڤاکسینیان وەرگرتووە، کامەش ڕێژەیەکی کەمە. لە نۆرەی وەرگرتنی ڤاکسینی دژە کۆرۆنادایە پەرویزخان قوتابیە و بە سوود وەرگرتن لە هەڵمەتی پێدانی ڤاکسینی تیمە گەڕۆکەکانی تەندروستی یەکەم ژەم وەردەگرێت. ئەو پێشتر هەوڵی وەرگرتنی ڤاکسینی داوە، هەندێک ئاستەنجی بۆ هاتۆتە پێش، ئێستا نایەوێ ئەو دەرفەتە لەدەست بدات. هەوڵماندا ژەمی یەکەمی ڤاکسین وەربگرین. پێشتر چەند جارێک هەوڵمدا بوو کە ژەمی ڤاکسین وەربگرم، بەڵام بەهۆی ئەوەی کە بۆم نەڕەخسە نەمتوانی بۆ وەری بگرم. وەلێرە وەکو قوتابیەکی پەرستاری داوا لە هەموو چین و توێژەکانەکەم. ئێمە کە سەردانی بەشی نەخۆشیە گواستراوەکانی نەخۆشخانەی سۆرانمان کرد، بینیمان ئەو داتایی کە لە بەردەستمان بوو زۆربەی ئەو کەسانەی کە مردبوون بەهۆی ئەوە بوو کە پێشتر ژەمی ڤاکسینیان وەرنەگرت بوو کە ئەمەش ئەبێتە هۆکارێک بۆ پاراستنی گیانی ئەو کەسە لە مردن. و لێرەوە داوا لە هەموو چین و توێژەکانەکەم بە تایبەتی چینی قوتابیان کە هەڵسن بە وەرگرتنی ڤاکسین بۆ پاراستنی خۆیان و کۆمەڵگاکەیان. یەکێک لە وێزگانەی تیمی گەڕۆکی تەندروستی سۆرانە و لە چوارچێوەی پلانی تازەی وەزارەتی تەندروستی ڤاکسین بە قوتابی و مامۆستا و فەرمانبەرانی پەیمانگەی تەکنیکی سۆران دەدەن. ئەو قوتابی خوێندکارانی کە لە پەیمانگە زانکۆکان داوامیان کردەوە نەبوو شێوازەکانی وەرگرتنی ڤاکسینەکان زۆر شارەزانە بن، بۆ بڕیار درەکە ئەو تیمە گەڕۆکانە دروست بکرێن. ئەو تیمانە توان بڵێم سەردانی زۆربەی شوێنەکانەکەن بە تایبەتی فەرمانگەکان و زانکۆ پەیمانگاکان هەروە قوتابخانەکانیش بە هەمان شێوە قوتابخانە برین بنەڕەتیەکان و ئامادەیەکانیش هەموو ئەو کەسانی تەمەنیان لە سەری 12 ساڵە توانن سوورمەدەبوون لە وەرگرتنی ڤاکسین. ئاماری تەندروستی سۆران دەری دەخات لە کۆی نزیکەی 350,000 کەس لە دانیشتوانی ناوچەکە تا ئێستا 55,000 کەس لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران ڤاکسینیان وەرگرتووە کە دەکاتە لە 15.8. ئەمەش ڕێژەیەکی کەمە و دروستکردنی تیمی گەڕۆک ئامانج لێی خێراکردنی پرۆسەی پێدانی ڤاکسینە بە دانیشتوانی دەڤەرەکە. تەیفور محەممەد کوردستان 24 سۆران. دەستگای خێرخوازی بارزانی بە هاوکاری مانگی سووری ئیماڕاتی لە چوارچێوەی پرۆژەی ئازیزان قۆناغی دووەمی موچەی کەفالەتکراوانی لە 10,000 منداڵی ئازیز دابەش کردووە کە بەسەریانە لە دوو قۆناغیشە زیاتر لە 17 ملیۆن دۆلار دابەش کراوە. لە ڕێگەی دوو پرۆژەی دیکەشەوە موچەی ئازیزان دابەش کراوە.
یەکێکە لە سوودمەندانی پرۆژەی ئازیزان. ڕامین لە چوارچۆی موچەی ئازیزانی کەفالەتکراوانی مانگی سووری ئیماراتی ناوی تۆمار کراوە. تەمەنی 2 ساڵ بووە باوکی لەدەستداوە بۆ سێم جار موچەکایی بۆ گەڕاوەتەوە. قۆناغی یەکەم 1 ملیۆن دیناری و قۆناغی دووەم 2900 دلار و قۆناغی سێم لەگەڵ براکەی 1800 دلاریان بۆ گەڕاوەتەوە. ڕامین داوا دەکات پرۆژەکە بەردەوام بێت. ناوەڕام ڕزگارە تەمەەن 4 ساڵاتی مەیرانی موچەی خۆمەڕی بگرم لە دەستگای خێرخوازی بارزان 3 جار موچەمان وەرگرت. یەکەم جار ملیۆنێک، دووەم جار 29 وەرەقە، سێم جار 18 وەرەقە پێویستین پێ بۆ دابینکردنی ئێمار و خۆمان. داواکارم لەوێ ها بەردەوام بن دەستخۆشیان لێ دەکەین. قۆناغی دووەمی موچەی ئازیزانی کەفالەتکراوانی مانگی سووری ئیماراتی باوکاری دەستگای خێرخوازی بارزانی دابەش دەکرێت کە بڕەکەی زیاتر لە 6 ملیۆن دلار و دەدرێتە زیاتر لە 10,000 منداڵی ئازیز لە هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان. دەستگای خێرخوازی بارزانی ئێستا لە 3 پرۆژەی جیاوازدا موچەی زیاتر لە 17,000 منداڵی بێباوک دابین دەکات. ژمارەی ئازیزان لە دەستپێکی ئەم پرۆژەدا 5,000 ئازیز بووە. خۆشبەختانە بە هەوڵ و جوهودی کارمەندانی دەستگای خێرخوازی بارزانی ئەم پرۆژەیە توانیوەتی بەرەو پێشچوونێکی زۆر بەخۆیەوە ببینێت. لە حاڵی حازردا ئێمە بۆ ساڵی 2021 ژمارەی ئازیزانمان لەم پرۆژەیەدا گەیشتۆتە 11,857 ئازیز. پرۆژەی دووەممان پرۆژەی کوردستانە کە بە هاوکاری خێرۆمەندان و خاوەن کۆمپانیەکانی کوردستان بەڕێوە دەچیت. بۆ هەر مناڵێک لەم پرۆژەیەدا 50 دلار مانگانە تەرخان دەکرێت. ئەم پرۆژەیە لە ساڵی 2012 لە چوارچێوەی کۆنفرانسێکدا بە ئامادەبوونی ڕێزدار مەسرور بارزانی ئەم پرۆژەیە ئەعلان کراوە. ژمارەی ئازیزانمان لەم پرۆژەیە ئێستا خۆی لە 4500 ئازیز دەبینێتەوە. ئێمە پرۆژەی سێهەممان هەیە کە دەرگایەکی گرینگە بۆ دەستگای خێرخوازی بارزانی لەگەڵ دەوڵەتانی ئەوروپا. سێم پرۆژەمان لەلایەن دەوڵەتان و خێرۆمەندانی دەوڵەتی پۆڵەندا بەڕێوە دەچێت. پرۆژەی موچەی کەفالەتکراوانی ئازیزانی مانگی سووری ئیماراتی و دەستگای خێرخوازی بارزانی دوو قۆناغە لە قۆناغی یەکەم 11 ملیۆن دلار دابەشکراوە بەسەر 11,000 منداڵی بێباوک. قۆناغی دووەمیش 6 ملیۆن دلارە کە بەسەر 10,758 منداڵ دابەش دەکرێت. لە هەردوو قۆناغەکە 21,000 منداڵی ئازیز بەبڕی 17 ملیۆن دلار هاوکاری کراون. جگە لەم پرۆژەیە لە ڕێگەی دوو پرۆژەی دیکەشەوە موچەی ئازیزان دابەش دەکات. خوشمەساڵق کوردستان 24 هەولێر. خواردنی نانی بەیانی جگە لە ڕووەگرنگەکەی بۆ تەندروستی لە هەمان کاتە هەر لە کۆنەوە لە ناو کوردەواریدا گرنگێکی تایبەت دراوە بە نانی بەیانی. هەرچۆن باسکراوتراوە بۆ دەستپێکی ڕۆژێکی باش بە خواردنی نانێکی تەندروست دەست پێ بکە، بەمان شێوە جاران ئەگەر بدویستایە نانی بەیانی لە دەرەوە بخۆی زیاتر لە چایخانەکان هەبوو، ئەویش کەمێک ماست هەبوو، کەمێک هێلکەڕۆنانی ئەو خواردنەی ئێستا کە جۆرا و جۆرە و هی وڵاتان و ناوچەکەش لێرە هەیە نەبوو. ئەوانش زیاتر هەر پیاوان ڕوانە کردە ئەو چایخانەیانە. بەڵام ئێستا چەنی شوێن کراوەتەوە بە نانی خواردنی بەیانی کە تیایدا ئامادە ئەکرێت سەرجگە لە پیاوان، ئافرەتان و خێزان بە گشتیش ڕوەکەنە ئەو شوێنانە و نانی بەیانی ئەخۆن. کەشی باراناوی و تەمۆمەش هەمیشە دیمەنەکان جوانتر دەکەن. ئەمەش وای کردووە خێزانەکان بۆ بەسەربردنی کاتێکی خۆش ڕوو لە دەرەوە بکەن. خواردنی نانی بەیانیش لە کەشی دەرەوە چەند ساڵێکە لە هەرێمی کوردستان لەلایەن خێزانەکانەوە بووە بەپاو. ئەمەش وای کردووە چەند شوێنێکی تایبەت بە نانی بەیانی بکرێتەوە. نانی بەیانی ماوەیەکە لە ئێمە سەری هەڵداوێنی کە وەکو ئەیبینین خەڵک ئێستا بۆ بەیانیانێتە دەرەوەیانی پێشترۆک و سیرمان ئەکرد هەرتە نیۆڕان ئێواران بوو کە عیلەکۆ ئەوبوونە و ئەچون لە شوێنێکدا ئەنیشتن. بەڵام ئێستا وەکو ئەبینین کە بەیانیانیشمان زیای کردووە. خەڵک زیاتر حەزیان لە نانی کوردەواری ینی کە یەن بۆ ئێرە مەسەلەن ماستێکی کوردی بێ، هێلکەیەکی کوردی بێ، بەم شێوەیە قەیماخە ئەمانەکە هەمووی کوردەواری هەرچانەکە لە ماڵی شۆ بەردەستە، بەڵام تۆ جیاوازتر وەک لەوەی کە تۆ شەو ڕۆژ لە ماڵی خۆتایی و لە سوار دیوارگەی خۆتایی شوێنەکەدا گۆڕی
دائنیشی لە شوێنێکی جیاواز سەرکەش و هەوایەک و میوزیک و ینی ئەمانەوە ئەکا ئیشتیها بکرێتەوە وزەیەکی باشتر وەرگری. یەکێک لە دیمەنە جوانەکانی نێو ئەو کافیانەی تایبەتن بە پێشکەشکردنی نانی بەیانی دیزاینکردنی شوێنەکانیانە بە شێوەیەکی کولتوری و نمایشکردنی بەرهەمی ناوخۆیی تیاندا. هەروەها ئەو بەرهەمە دەستیانەی کە لەلایەن گەنجانەوە دروستکراوە. ئەمە جگەلەوەی دەنگی گۆرانیە ڕەسەنە کوردیەکان بە بەردەوام تیاندا دەبیسرێت. بەیانیان هەنگاوی یەکەمە بۆ دەستپێکردن بۆ ڕۆژێکی نوێ و تازە بتوانی چۆن مامەڵە بکەیت لەگەڵ کاتەکانی ئەو ڕۆژە. بێگومان دەستپێکردنیش بۆەوە دوو لە لای من دووشتە گوێگرتن لە فەیروز و مەزەر لەگەڵ نانخواردنی بەیانی لە زۆر فەلسەفەکانی بۆتەکانی فەیلسوفەکان و نووسەران ئەڵێن خواردنی بەیانیان چاکترین ژەمە بۆ مرۆڤ. چایخانەکانی ژێکێکی دیکەیە لەو شوێنانەی کە نانی بەیانی تێیدا پێشکەش دەکرێت. ئەگەرچی زیاتر پیاوان ڕوو لە چایخانەکان دەکەن. هاتنی سەرما و سۆڵە نێو چایخانەکانیشی گەرم و گڕتر کردووە. زۆرێک لەو کەسانەشی ڕوو لە چایخانەکان دەکەن باز لەوە دەکەن. خواردنی نانی بەیانی لە ناو چایخانەدا تام و چێژێکی زیاتری هەیە. دالیا کەمال، کوردستان 24 سلەیمانی. جا کوردستان 24 بۆ چوونی بەشێکی پیاوانی لەبارەی خواردنی نانی بەیانی لە دەرەوەی ماڵ وەرگرتووە. بەشێکیان ئەڵێن کە بەیانیان زوو نان ئامادە نییە و ناشیانەوێت ئازەتی خێزانەکانیان ببن بە ئەرک بانگیان بکەن بڵێ نانی بەیانیمان بۆ دروست بکە. یان بەشێکی تریشیان ئەڵێن زۆر گرنگە بەیانیان لەگەڵ ئەندامانی خێزانەکەت لەسەر یەک خوان و لە ماڵەوە نانی بەیانی بخۆی. بۆ بەیانە زۆر حوتی بەیانی هەڵیسەین دەخۆ بڵێ نانم بەرە بۆ خواجایەکتر وەرە ناگرێتەوە دەرەیەەکە هەر لە ماڵەوەی تر بۆ بە دەرکردیشوانەی تر بەزبوورین یین لە دەرەوە ناناخۆ خوین لەو سەرشەیە خۆشمان نەجاتین. نانی بەیانی ئەگەر خێزانەکە بۆ دروستکە خۆشترە یان لێرە بیخۆی؟ ئابراڕۆ لەم شەڕە تەئکیدی دەرەوە تەئکید ناترسی کە ڕۆژیتەوە ماڵ تووشی شەڕ بی؟ ناڵە بیبینێ ئەفشەوە تەلەڤیزیۆنە وەڵی ماڵەوە ئەزای چۆنە کە زوو هەڵەسی لە خەو خۆ من عادەتم وایە یەکسەر نانە بۆ ناخوێ ئیشتیا و هیچ نییە ینی هەرچێکی شە بۆدانێ تەئکید بۆ ناخوێ بەسکەیتە دەرەوە جێوێکی تر هەیە لە ناو خەڵکای و تۆزێ خەوبەریایی زیاترە بۆ ئەخوێ ئەوەیە تامی فەرقی هەیە لەگەڵ ماڵەوە. جا تۆ بەرنانی گەرمیشە بۆ بێنە حەزر ئەو نانێکی بۆ دەرەنای لە منجەمیدا بۆ سا گەرم کاتەوە هێدە بەخوا ناخورێ مەجبور لەبێ لە دەرەوە نامخۆی. ئێبانیان زوو لە ماڵ و نانوچە حازر نابێ وایە ئەیترەوانیان لە دەرەوە نانەخۆن هۆی ئیشی وەڵای ترەوان ئەویان نازان. چاخانەکە زیاتر گفتوگۆ ئەکرا مناقەشەی ئەکرا بەتابەتی لە ناو کەسانی بەتەمان ئێستاش ئەو سیمایە هەرماوە لە ناو چاخانەکە بە هیچ شێوەیەک ئێستا کەس نەباسی مناقەشان نە حیزبایەتی نە هیچ شتێ باسی هیچ ناکرێت هەر کەس بە ئیشی خۆی مەغژوڵەتەوە بەخوا قسەی خۆشیش نەماوە بەدڵنیاییەوە ئەوەی ماڵەوە بەڵێ نەوەڵا ئێمە هەر ڕێز خۆشویستی بەڵام تۆ کابینی ئایلەکەمی بێکۆ دانیشتەوە خۆشترە بەیانیان دەوامانەیەتر هەڵەستین لە دەرەوە نانەخۆین. ژنان دایمە گلەی ئەوە لە مێردەکانیانەکەن کە مێردەکانیان زیاتر لە دەرەوە نانی بەیانیە خۆن و نان دەستیەوان ناخۆن تۆش ڕوبەڕێ و گلەیە بوویتەوە؟ ئەگەر لە ماڵەوە بین بەڵێ بەس بە حکمەوەی هەمومان دەوامانەیەتر ئەوەیە لەبەرەوە هەمومان لە دەرەوە نانەخۆین ئەگەر ناو ڕۆژێ لە ماڵەوە بین لە ماڵەوە نانەخۆین. خۆشترە یان نانی ماڵەوە؟ بەعام ناتوانین بڵێن هین دەرەوە ماڵەوە خۆشترە ماڵەوە خۆشترە. نانی چایخانە بە تایبەتی نانی بەیانی تام و چێژێکی تایبەتیە ئێمەش بۆ تۆ وایە؟ بەڵێ بەتاکید بۆ ئیش و کار زۆریان لە 8 لە 9 لە دەرەوەن یا لەوانە خێزانەکەشی ستەچێ بۆ دەوام ئافرەتی ستە زۆریشی دەوامەکات ئیش و کاری هەیە یا بەعزێکیشان حەزەکەن بخەون هەڵناسن یا بەعزە پیاوەکەی حەز ناکە ژنەکە ئێستێنێ
عزێتی با نان و چای بۆ بکە لە بازە ژنێ خۆی هەڵماسێ بۆی ناکە دەڵێ نان و چایەکە دەخۆب دەبچۆ لە دەرەوە بیخۆ. بەڵێ بۆ چوری بەشێک لە پیاوانمان بینی لەو راپۆرتەی کە هاوکارم دالیا ئامادەی کردبوو. جا نانی بەیانی خۆی بۆ خۆی کە بەیانیان هەڵەسی هەندێکە سەر تااقەتی نییە نانخوا بەشێکی زۆر هەنکاڵە هەر بەیانیان نان ناخۆم تااقەتم نییە هەتاونێکی هۆشم نێتەوە سەر خۆم و خەو بەرم نەیە بەشێکی تریش هەیە هەر کە هەڵەستە لە خەو یەکسەر برسیەتی. جا ئەوەی کە ئێستا ئێمە بینیمان بەشێک لە پیاوان حەزیان لەوە بوو کە لە دەرەوە نان بخۆن هەنێکیشیان باسی وایان کرد کە نانەوێ خێزانەکان ئەرک بدەن هەستن بەڵام ئێمەمانێت زیاتر قسەی لەسەر بکەین ئەویش ئەبێت کەسێکی پسپۆر شارەزا کۆمەڵناس لەگەڵمانە بێت من زیاتر جەختە خەمە سەر ئەوەی کە تەندروستی لە خواردنی نانی بەیانی و ئەکات کە تۆ ڕۆژێکی پڕوزەت هەبێت و بە شێوەیەک بێت کە تۆ وزێکی تەواوت وەرگرتە بێت بۆیە گرنگە چ نانی بەیانی لە دەرەوە بخۆی چ لە ماڵەوە بخۆی بەڵام ئایا با بزانین ئەمە بۆتە کولتور ئێستا بەشێکی زۆری پیاوان لە دەرەوە نانەخۆن یاخود نە یاخود بە شێوەیەکی دیکە بەڵێ کولتورە و ئێستا خەڵکێکی زۆر لە دەرەوە نانی بەیانی خوا بۆ لەبەرکە تۆ بەیانیان کە هەڵستی نانی بەیانی ئامادە بکەیت تەنیا توانی یەک دوو لەو خواردانەی کە بەیانیان هەیە ئامادەکەی بەڵام لە چێشتخانەکان یا ئەو شوێنانی کە تایبەت کراون بەس بە نانی بەیانی کۆمەڵی خواردنی جۆراوجۆر لە بەردەستا هەیە و تۆ ئەتوانی وزەیەکی باشیان لێوەربگری و چۆنەڵێت هەر یەکێک لە ئێمە حەزمان لە جۆراوجۆری خواردنەکانە. جا زیاتر بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتات دکتۆر شەونم یاحیا کۆمەڵناس لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمایە ئێمە زیاتر قسە لەسەر ئەم بابەتاکەین. بەیانیت باش دکتۆر هیوادارم کە دەشتاق و تەندروست بی پێش هەموو شتێ پێم بڵێ خۆت ئەم بەیانیە نانی بەیانیت خواردووە یان لەبەر بەرنامەکە ئێمە هێشتا فریان نەکەوتووی. دکتۆر شەونم گوێی لە دەنگی منە 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 بەداخەوە من گوێم لە دکتۆر شەونم نییە و بێگومان کە دەنگەکەی لە پەخشا بۆ ئێوەش نەبێت ئەوە نازانین ڕێنمایەکانی ئەو چین یاخود ئەو چۆن ئەم بابەتە دەبینێت نانی بەیانیان لە دەرەوە بکرێتە کولتور ئاساییە یاخود نا دەبێت لە ماڵەوە نانی بەیانیان خۆیان هەردوو شێوازەکەش دروستە چون بێگومان ئەمە حەزە ویستە هەندێک جار حەز بە گۆڕانکاریەکەی بۆی کە تا ئەوەنەی دکتۆر شەونم لەگەڵمان ئامادە بێتەوە کەمێ زیاتر باس لەسەر نانی بەیانیانەکەی نانی بەیانیان یەکێکە لەو ژەمە خواردنانەی کە گرنگیەکی تایبەتی هەیە تەنانەت ئێمە دەمانوێت هەمیشە منداڵەکانمان بەوە ڕابێنین کە نانی بەیانیان بخۆن پێشەوەی کە بچنە قوتابخانە هەرچەندە بەشێکی زۆر لە منداڵان حەزیان بەوە نییە کە نانی بەیانیان بخۆن هەر بە زۆریش نانی بەیانیانە خۆن هەر لەبەر ئەوە ئەمەی کە ئێستا کللتورە لە دەرەوە نانی بەیانیان خۆ ڕەنگە بۆ منداڵان خۆش بێت و لە کاتێکە منداڵانە برێن بۆ خوێندنگا گەر دایک و باوکیان بیان بە ئەتوانن بیان بنە دەرەوە نانی بەیانیان لەگەڵا بخۆن. تاوانی میوانەکەی من ئامادە بێتەوە یاگەر هەر کێشەیەک هەیە دروستە بێت ئەوە من دەچمە سەر بابەتێکی دیکە قسەی لەسەرەکەم تاوانی دەگەڕێمەوە لای میوانەکەم. دێمە سەر باسی بابەتی هەشتەمین فیلمە فستیڤاڵی نێودوڵەتی دهۆک کە بە دروشمی ژینگە و ژینگە پارێزی بە ئامادەبوونی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان دەستی پێکرد لە فستیڤاڵەکە چەندین هونەرمەندی سینەماکاری ناوخۆیی و بیانی بەشداریان کردبوو. فستیڤاڵەکە بۆ ماوەی 8 ڕۆژ بەردەوامە بێت یا
94 فیلمی کوردی و بیانیش نمایشەکرێت کە 49 فیلم بیانیە لە 30 وڵاتی جیاواز و 45ەکەی دیکەش فیلمی کوردین کە لەم فستیڤاڵە نمایشەکرێت. هەشتمین فیلمە ڤیستاڤاڵە دۆکیا نێودەوڵەتی ئەپڕێ و ڕەسمێکیش هەژی و جوان دەست پێ کرد. ئەف ساڵە ئەژبەر ڕێکۆڕێنمایان خۆپارێزنش پەتا کۆڕۆنایە ئامادە بوون ئەت هۆڵە ئۆپنینگا ڤیستاڤاڵێدا نەوێکی گەرمبەرینیکە بوو و یا سنووردار بوو. بۆ ئەف ساڵەش دەرئەنجام بێوان بژین ڕێکارێت هاتنە بژین بەردەست ئەوان بژین بکارینان بۆ هەندێ پاراستنا مرۆڤی بێتەکردن پەژیکێ کۆڤید-19 پەژیکێکی مەترسیدارە یەکوژەکە مرۆڤێکە تێبەر پێلێت ناوچۆنێ لەو مەژیم دیفان ڕێنمایەت وەزارەتە ساخلامی دیسان وەزارەتە ناوخۆ دەرێخستین ئەم پێگیرین چونکی ئارمانجا ماسەرێکی پاراستنا مرۆڤی. دیگر هشتیا فیلم ڤیستاڤاڵا نێودەوڵەتیە دۆک گوفوکسا خودانا سەر مژارا ژینگە و ژینگە پارێزیە فیلم بجورên xwên Kurd û dirêj û dokûmenteriyên Kurdî û yên biyanî pişikdariyeka berçav heye. Wa hejmareka berçav ya sînemakar û filmsaz û hunermendan li ser astê Herêma Kurdistanê û cîhanê pişikdar bûn. دو ساله یعنی جبلی قیران و کووید-19 کو ضرر مازن جینگه کدینه بگیرش صوتنه و ایران کرنه وش ناف چونه مجی فردید کو اف ساله مجاره ما ویستاواله ببیت جینگه ام جبینه بشک شوی جینگه کو افریقا دنیا همیل سر راستیا کد چاوی جینگه پارزین و در راه گیرین مجی فردید کو ام جبین خوب کینه بشک شپاقش کنا جینگه و راگیرنا جینگه دابشن جینگه همه آرام بیت و امشین بردامی بدین جیانه وکو پرودیوسر فیلم نانی پیروز یان حالی برد به درهنان رحمتی رحیم زبیهی در هنری که دکومنتاریستی ایرانی لبشا پیش برکه در دکومنتاریه وکو آلیکاریش دبم لگل گوتا ریخراوی که آلمانیه که جبو فێرکاریە سینەماتۆگرافی گەنجانی کوردستان و وڵاتی عێراق بەشدارم لە فستیواڵێ. ئەو گەلێک باش بوو ئەگەر خەلکێ بیانیە چونکە تۆزانی وەختێتە فستیڤالێکی نێودەوڵەتی چێکە خەلکێ بیانیش دەربە دێتە وڵات و دێتە بالضبط فدسحكان سر بيئة كردستان سر بيئة دهوك على وجه التحديد يعني فأبد شتكي مهمة أزبجم. فیلم ڤیستاڤاڵا نێودەوڵەتیە دۆک بۆ مایە 8 ڕۆژان ئەب نمایشکردنا 94 فیلمان کو 49 جوان 30 وڵاتên biyanîne û 45 filmên Kurdî eş her çarparçên Kurdistanê ne. û salane wekû nerîtek mêvandariya welatekî dikin. Ji bo vê gerê welatê Efxanistan eb boksekê filman mêvane. Gal kirim bi cêwanî lê wes xurt bûm tu barzanî Alan Hüseyin, Kurdistan 24, Davok. لە شاری هەولێر 5 فۆتۆگرافەر بەشداریان لا پێشەنگایەکی نێودەوڵەتی پۆرترێت کردووە کە لە پێشەنگاکە 86 وێنەی پۆرترێت نمایش کرابوون. هەر فۆتۆگرافەرێکیش دیمەنی ڕوخسارێکی هەڵبژاردە بوو کە ژینگە و دەرونی کەسەکە لەو پۆرترێتە باڵێن کە وێنەی ڕوخساری کەسەکەیە دەری بقات پەیامێکی تایە. فۆتۆگرافەرێکەڵێکە بۆ گرتنی وێنێ ڕەنگە کاتێکی زۆری بێت بۆ نمونە یەک ڕۆژی تەرخان کردووە بۆ گرتنی وێنەیەک. فۆتۆگرافەرێکی دیکە ئەڵێ ئەگەر وێنەیەک هەڵگری پەیام نەبێ ناچێتە خانەی پۆرترێتەوە. با وێنەیەک بەشداری پێشانگای نێودەوڵەتی پۆرترێتی کردوە. عومەر دەڵێ کاری وێنەگرتنی پۆرترێت ئاسان نییە. ئەم وێنەیەی یەک ڕۆژی بۆ تەرخان کردووە. چونکە وەک بۆم باس دەکا ئەو ڕوخساری کە هەڵی دەبژێرێت دەبێت پەیامێکی هەبێ. ئەم فۆتۆگرافەرە خۆشحاڵە فۆتۆگرافەرانی کوردستان توانی وێنەی پۆرترێتی بە کامێراکانیان بچرکێنن. ستایلی پۆرترێت تەبعاً یەکێکە لە ستایل قورسەکان هەر لەبەرەوەشە زۆر باونیە لە کوردستان لەبەرەوەی گەڕانی پێویستە پێویست ناکاتەوە بە دوای فەیسی دووبارە دابگەڕێ. یەکێک لە پەیامەکانی وێنەی پۆرترێت ئەوەیە ئەتۆ کارەکانت یەک لێک جیاوازتر بن. ئەوەش پێویستی بە گەڕان و بە ئەزمون و بە ماندووبوونی زۆرە. جگە لەوەش کۆمەڵگە ئێمە هەتا ئێستا
بەداخەوە کە ئەو ستێپەی نەبڕیوە بێڵێت و وێنەیەکی کەسی شخصی ڕوخساری بگری و پەیامی ڕوخسارەکەی بگەێنی زاحل لەبەرەوە ینی پێم وایە فۆتۆگرافەر کە بتوانێت ئەو ئیحساسە بگەێنێ ینی ئەوە یەک لە فەلسەفەکانی وێنەی پۆرترێتی وێنەی کەسیە بەڕاستی. 5 فۆتۆگرافەری کورد فۆتۆکانیان کە هەڵگری پەیامێکە لەناو ئەم پێشانگایە لەگەڵ فۆتۆگرافێرە جەهانیەکان نمایش کردووە. سەفین فۆتۆگرافێرە و ئەم دوو وێنەیە کە هی فۆتۆگرافێرێکی بەریتانیا لەناو پێشانگەکە زیاتر سەرنجی ڕاکێشاوە دەڵێ دیمەنەکە ژیانی ئەو کەسە نیشان دەدات دەری دەخا ژینگەی ئەو کەسە چۆنە و ئەوەش ئامانجی پۆرترێتە لە فۆتۆگرافی. لەو فۆتۆیانەکە هەیە لێرە ئەگەر دقەتی بدەیت هەمووی چاوی بەرامبەر کامیرایە واتە قسەی هەیە بۆ بینەر واتە گفتوگۆیەک هەیە لەگەڵ بینەر ئەوە گرنگی پۆرترێت لەوەیدایە لە بەشێکی دیکە پۆرترێتەکانی دیکە هەیە کە شێوازێکی دیکەی پۆرترێتە ئەمە زۆربەی ئەوانەیە کە بیر لە پۆرترێت دەکەنەوە دەزانن ڕسمێکی نێزیکە و بۆچی ڕسمی معاملاتیە بەڵام شێوازی دیکەش هەیە لە پۆرترێت ئەوەیە کە لە هەندێک وێنەکانمان بینی کە پێشانی ئەو ژینگەیە پێشاندانی ئەو ژینگەیە کە ئەو کەسایەتەی تێدایە ئەوە وەی لێ دەکات کە پۆرترێتەکە بەهێزتر بی واتە پەیامەکە لە ڕووی چاوە پێشانەدا و لەگەڵ ئەو ژینگەیە کە تێدا دەژی. یەکەمی پێشانگای نێودەوڵەتی پۆرترێت بە بەشداری 86 وێنەی پۆرترێت لەلایەن فۆتۆگرافەرانی ئەوروپی، عێراقی و کوردستانی بۆ ماوەی 3 ڕۆژ لە گەلەری میدیای هەولێر پێشوازی لە هۆگرانی هونەری فۆتۆگرافی و پۆرترێت دەکات. هەرکەم لە وێنەکان دیمەنی ئەو ڕوخسارانەیە کە هەڵگری پەیامێکی کۆمەڵایەتی و ئەو ژینگەیان کە تێیدا ژیاون. هێرو مۆلودی، کوردستان 24 هەولێر. هەکبەی بەیانی 24 بەردەوام پڕە لە بابەتی جۆرا و جۆر ئەوانی کە باسم کرد گرنگن بۆ ئێوە جا ئەوەی کە بۆ ئێمە گرنگە تەندروستی ئێوەیە ئامانجی ئێمە لە بڕگەی ئەمڕۆی بەیانی 24 هاوکارمان دینە عادل باسی هۆکارەکانی قشوەڵینمان بۆ بکات زانین بۆچی قژمان دەوەرێت و چارەسەرەکانی چین با بەیەکە و گوێ لە دنیا بگرین بابزانین بۆ ئەم بابەتە چی بۆمان ئامادە کرد. سڵاوتان لێبێ دنیا عادلم لە تەندروستی بەیانی 24 لەگەڵتانم بە پێیکات هەبووە قژت ڕووتا بێتەوە و لاواز بوو بێ و هۆکار و چارەسەر نەزانیت ئێستا من وەک هەموو کاتێک پێتانی ئەڵم ئەکرێت ڕووتانەوەی قش هۆکارەکەی فشاری دەرونی یان وەرنەگرتنی مادەی خۆراکی پێویست بێت ڕۆژانە لە دەستدانی 50 تا 100 تاڵی قش بارێکی ئاساییە بەڵام کاتێک سێریشانی قژە کە دیان سەرینەکەت ئەکەی قژێکی زۆر زیاتر لەوەی باسمان کرد ڕووتاوەتەوە ئەمە ئەبێتە نیشانی پرسیار ئەکرێت هۆکارەکەی پەیوەندی هەبێت بە سایرۆتە گلاندەکانەوە واتە نەخۆشی غودەکەی خۆمان ئەو کەسانی لە شیان ڕێژەیەکی زۆر لە هۆرمۆنی سایرۆید دەردەکات لە نەخۆشی غودەدا هەڵوەرینی قژیان زیاترە نەخۆشیەکانی ڕێخۆڵا هۆکارێکی دیکەن بۆ هەڵوەرینی قش لەگەڵ هەڵکشانی تەمەندا گەشەی قش هێواش دەبێتەوە تورەکەکانی قش ئەوەستن لە گەشە پێکردنی قژ و بەمەش قژەکە تەنک دەبێتەوە و دەست دەکات بە لە دەستدانی ڕەنگی سروشتی خۆی بەداخەوە نەخۆشیەکانی شێرپەنجە هۆکارێکن بەهۆی وەرگرتنی چارەسەری کیمیایی و تیشک لە توشبوانی شێرپەنجە لە چەند هەفتەیەکی کەمدا لە چارەسەر وەرگرتن قژیان دەست دەکات بە هەڵوەرین ئەو نەخۆشیانی لە ڕێگەی جوودبوونەوە دەگوازرێنەوە هۆکارن بۆ ڕووتانەوەی قش نەخۆشی سیفلیس ئەبێتە هۆی ڕووتانەوەی مو لەسەر و ڕیش و برۆ وەرگرتنی ڤایتامینەکان بەسوودا بەڵام وەرگرتنی بڕێکی زۆر لە ڤیتامین ئەی هۆکارە بۆ قژ ڕووتانەوە کەمی ئاسن یان کەم وەرگرتنی زینکی پێویست هۆکارێکی ترە هەروەها وەرگرتنی بڕێکی زۆر لە وارفارین ئەبێتە هۆی قژ ڕووتانەوە زۆر جار سترێس و فشارێکی دەرونی زۆر هۆکارن بۆ ڕووتانەوەی قش ئەمەش بەهۆی نزیکبوونەوە لە نەشتەرگەری بێت ئەم فشارە یاخود چاکبوونەوە لە نەخۆشی بێت یان لە خانمانی دووگیان بەهۆی منداڵبوونەوە دووچاری ئەمبارە دەبن لە دەستدانی کەسێکی خۆشەویست ئەمەش هۆکارە بۆ سترێس و ڕووتانەوەی قش تێکچوونی هۆرمۆنەکان بەتایبەت لە خانماندا بەهۆی بوونی کیستی هێلکەدان یان وەرگرتنی دەرمانی دژە سکپڕی هۆکارێکی ترە بۆ ڕووتانەوەی قش فەرزی تا وەک لە نەخۆشی کۆرۆنادا ڕوودەدات چەند مانگێک دوای چاکبوونەوە لە نەخۆشیەکە
ئەم دیادی قش هەڵوەرینە ڕوودەدات نەخۆشی بەڵک و پەککەوتنی گورچیلە و نەخۆشیەکانی شەکرە ئەمانش هۆکارێکی باشن بۆ ڕووتانەوەی قش چارەسەرەکانیش پێویستە سەردانی پزیشک بکرێت لە کاتی باری نەخوازراوتە یان ئەو بارە نەخۆشیانی کە باسمان کرد هەروەها وەرگرتنی مادە خۆراکیەکان بەپێی پێویست لە بیر مەکەن ئەنجامدانی چالاکی وەرزشی زۆر گرنگە هەر تەندروست بن بۆ هیوایی کە سوودتان لە ڕێنمایەکانی دنیا وەرگرت بێت وا قژڕوتانەوەتان نەبێت قژێکی جوان و قژێکی پڕ و ئێترەوەی حەزی لێ لول بێەوە حەزی لێ خاو بێوانی تر خۆتان ئەتوانن ئەزانن چی لێ بکەن چونکە 1001 ئامێر ئێستا هەیە بۆ قژلولکردن و قشخاوکردن با بە مەسەر بابەتێکی دیکە لە کۆنفرانسی کەش و هەوای گلاسکۆ وڵاتان هەوڵیان داوە یاخود هەوڵەکانیان چڕ کردوەوە بۆ کەمکردنەوەی پلەی گەرمی زەوی و ڕێگرتن لە زیادبوونی بە کەمکردنەوەی دەردانی گازە ژەهراویەکان و بەکارهێنانی خەڵوز بەڵام زۆرێک لە وڵاتە هەژار نشینەکان هێشتا ناچارن کە لە ڕێگەی مامەڵە بازرگانیەکانەوە بە سەرچاوی کاربۆن ئابووریان بنیاد بنێن کامەش بۆ بەرگە هەوای گۆی زەوی کێشێ کۆنگۆ یەکێکە لە وڵاتانە هەژاری ڕێگە نادات کاریگەریەکانی لەسەر نەهێشتنی کاربۆن کەم بکاتەوە خراپی باری دارایی و هەژاری هەندێک وڵات کێشەیەکی درێژخایەنە کە هۆکارە بۆ بازرگانی کاربۆن و هاوکات پیسبوونی ژینگە کاڤێرا فرۆشیاری خەڵوزە ئەو لە بیریەوەدایە کڕیارەکانی خەڵوزی لێ بکڕن و بژێوی ڕۆژێکی ژیانی دەست بکەوێت بەهۆی نەبوونی کارەبا لە شارەکەی ناچارن ئەم مامەڵە بازرگانیە بکەن لە پێناو ژیانی ڕۆژانە بێ ئاگا لە کاریگەریە درێژخایەنەکانی لەسەر زەوی من خەڵوزەکە دەفرۆشم چونکە کاتێک کارەبا نابێت هەمووان پێویستیانە و پێویستیەکی ڕۆژانەیە ئەی خەڵک چێشت بەچی لێ بنێت لە کۆنفرانسی کەشوهۆی نەتەوە یەکگرتووەکان لە گلاسکۆ جەخت لە باشکردنی بژێوی ژیانی نەتەوە هەژارەکان کراوەتەوە تا خراپی بژێوی ژیانیان چی دیکە نەبێتە هۆکاری بازرگانیکردنیان بە کاربۆن شارەزایانی ژینگەش ڕایدەگەێنن کە دەبێت بەرەو لە 130 بۆ 50 بەکارهێنانی وزەی پاک بڕۆین بۆ کەمکردنەوەی بەکارهێنانی خەڵوز لە خێزانێکەوە تا کارگە گەورەکان و دووکەڵ و گازی ئۆتۆمبیلەکان خەڵکی کۆنگۆ پێویستی بە پاڵپشتی داراییە چونکە وەک ئەکتەرەکانی ناو ژینگە دەرفەتێکا جارێکی تر پەیامەکە بنێرین بۆ بڕیاردەران و بۆ کتنەبەری هەڵویست و کارکردن و جێبەجێکردنی ئەو بڕیارانەی لەم کۆنفرانسەدا دراون چونکە ئیتر کاتمان نەماوە ئەوەی پەیوەندی با گۆڕانی کەش و هەواوە هەیە پێویستە بە واقعی هەر وڵاتێکەوە چالاکوانانی ژینگە و ژینگەناسان لە کۆماری دیموکراتی کۆنگۆ کاردانەوەیان پیشاندا بەرامبەر ئەو ڕێکەوتنانەی کە لە لووتکەی کەشوهەوا ئەنجامیاندا داوای ئەنجامدانی کاری زیاتریان لە هەموو وڵاتەکان کرد و ڕایان گەیاند دەبێت پەنجە بخرێتە سەر COP26 و هەوای کرۆکی کێشەکان و تەنیا دەرکردنی بەیاننامە و ڕێکەوتنی بەرپرسان بەس نییە کاربۆن یەکێکە لە هۆکارەکانی پیسبوونی ژینگە لە وڵاتە هەژارنشینەکاندا خەڵوز هێشتا بازرگانی پێوە دەکرێت بۆیە خەڵکی کۆنگۆ ڕەتی دەکەنەوە دەستبەرداری ئەو بازرگانیە بن مەگەر بەدیلی باشتریان بۆ بدۆزرێتەوە بۆ پەیداکردنی بژێوی ژیان ئەمڕۆ شەڵقەیەکی دیکە لە بەیانی 24 پێشکەشکرد هیوادارم کە بەڕگە و بابەتەکان بە دڵی ئێوە بوو بێت هاڵقەیەکی تر بە ئامادەکردنی بەڕگە و بابەتی دیکە بەخواتان ئەسپێرم و ماڵەوە